ئاوێنە بووی نەچێ بیرم چۆ بینوسم. باشە تۆ لە قایمەکەیانە نووسیوە؟ نا ئاوێنم نەنووسیوە دەستێک کەوتکیشم بۆ بکڕستی لە باشەکان. باشە بەس تۆ جۆ بگرە بۆ بینیتەوانێ. کە بەردمی بۆ ماڵی باوکێ مەجۆ لە تا خۆم ئێمە بەدواتە نێیتەوە. نا خەم لە بێبێتەوە بە شوێنمە. باشە سەرێکی ماڵی ڕەبیع ئێم بزانم هیچی نوقسان نییە بوو نوقسانەکانی بۆ چاک ئاخر کرێتی تازەیە نابێت ئیدە وایە؟ ڕەبیع خۆم ئێمە بەدواتە دەست سەرکەوتێ. یعنی چی سیارەکەم دەزراوە؟ دەزراوە؟ ئەی نەماوە ژنەکە لێرە دامناشێت بەخوا دزێکی بێعەقڵە بردوێتی سویچەکە لای خۆمە آخر بەبێ سویچ دزراوە بە قورئان چەتاڵی کردووە لە سویچ وەڵا بە 10,000 دروستی یەکەنەوە چی بکەین یەک دەقە تەلەفۆنەکەم تەلەفۆنی بکەم بۆ ڕەبیع ئێنی ئەڵێم ڕەبیع بۆ پۆلیس یەک دەقە پۆلیس زەرخە لە ڕەبیع خوایە تۆ بڵێ ئەوانەیان بردبێ ئەو عەرەبانە بابە نانە یەک دەقە ئەلۆ پۆلیسە کاکەگیان سیارەکەم دەزراوە وەڵاهی ئەم بەیانێ هاتمە دەرەوە نەمابوو عینوان ئێستا لۆکیشنێ بۆ نێرم بە قوربانم زوو فریام کەون و سیارەم دەزراوە بۆم دۆزنەوە ئێستا لۆکیشنێ بۆ نێرم دەی خوا حافیز خوا لەگەڵ ئەها سیارەکەمان ماڵیە هاتوتەوە یانی چی ئەوە چییە؟ معقولە بەدرێت و خۆی بێتەوە ئەدێ وەرە بزانینەکە خۆتە؟ وەڵا ئەوە ژنەکە یەک دەقە باخێرە تەلەفۆنی بۆ پۆلیس بکەم بڵێم کاکەگیان تو بزانە ئەوە ناوەکەی ئەوە کوڕە تۆ وەڵڵاهی وەبیللای ئەبێ پۆلیس دۆزی بێتەوە یەک دەقە ئەلەو کاکە چۆنیت دوێنێ تەلەفۆنم بۆ کردمتم سیارەکەم دەزراوە کاکە داوام لە هیچ کەسێک قەید نییە و شکم لە هیچ کەسێک نییە سیارەکان هێناوەتەوە دەستا خۆش بێ و من هەتا ماوە مەمنونی ئێوەم دەیخوا لەگەڵ لەشیان ساق بێ پۆلیس ژنەکە ئاها تۆ سەیریکە ئەوە چییە؟ چییە شتۆیانە؟ نەوەڵا ئەو نامەیان داناوە نامە؟ سڵاو کا حەسەن ببوورە من دراوسەیەکی خۆتانم شەو ژنەکەم نەخۆش کەوتبوو تەکسیم دەست نەکە و بە ناچاری سیارەکەتانم چەتاڵ کرد و بردم ئەی هەوات گردنم ئازاکەن ئەی هەوات داوای لێبوورنیژەکە پارەی پێنە بۆ مەعازیە بەناشکوری بم بۆنەیەوە ئەم شەو سەعات دەی شەو فیلمێکی سینەمایی کوردی خۆش ئیژەکات هیوادارم بچن دووبلی تیشم بۆ داناون لەکوێ بدەیت ئەتە بزە لە ناوەکەیاتی وەڵا ئەوە تا لەسەر داژبڵەکەیە ئەها ژنەکە تۆ سەیری کە ئافرم زەلام هێشتا زەلامی ئاوا شەریف هەیە دراوسەی باشی شەرماوە بەخوا گوناحیشە چەند ڕێک و پێکە ئەڵێ چی ژنەکە بچین بۆ فیلمە دەمێکە فیلمی کوردیمان نەدیوە حەزمێتی ئەڵێم قەزوانی سوێرێنم باشە کچێ قەزوامە تۆ بڵە گەرمە شامی وەی کە خۆشەکڵێ قەت سێ فلیمەشێنم باشە تۆ زانین چۆن بۆ نیوە ڕۆژ شتێکم بۆ لێنێ چیم بۆ لێنی ساوەر و گۆشتی سوورەکەمەوە ئەڵڵا کە خۆشە شەویش قەزوان و گەرمە شامی بۆ سینەمە سەعات دەڕێ خۆ جوام بڕازێنەرەوە باشە دە باشە من ئێستا سەرێکی هینێم بابا ئەچم بۆ ئەرێم ڕەبیعە نەبڕایەوە نانە خەیاڵ نەما سەرێکی بازار ڕێم و تۆ زێشتەکردم و یەمەوە کورە من چاوم شۆر بێگەل لە تۆ زیاتر کە دەمەکە دەبڕۆ ژێرەوە چەتی و باشە بە قوربان دەبڕۆ ڕەبیع هاتم ئەڵێم ژنەکە بۆ نەچین ئەو کوڕە بدۆزینەوە کە سیارەکەی بردەبوو ئەبێ سوپاسی بکەم بەڕاستی فیلمێکی خۆش یعنی تۆرە ئەمەنە ویژدانە هەبێت سیارەکە بۆ من بێنیتەوە بەم دۆزە شۆ بچین کە درەنگە عیبە بیخەرە بەیانی یەڵە بەیانی چەپشە گوڵیشی بۆکرین و اینجا سوپاسیشی یەکەین دەبار باتی وەرە ژنەکە وەرە ئەوە چییە؟ کوا قەدەفەکان قەبری باوکم دز هاتۆتە سەرمان هیچی تیان نێشتووە تەلەڤیزۆن ژوورەکانی کە ژنەکە وەی باڵم ڕۆ هیچی جا نەماوە حسێن وەڵا ژووری نووسینەکەت ماخۆ خۆ هیچی تیان نەماوە هاتوونەکان فێر یەک دەقە با پێ مەپەخ هەرچی بکەن حسێن ماڵ بێرە
خەریکا مەطبەخەکەت پەرداخێکی تیانە هێشتووە. سێچی بکەمە یاردەوە لە بزانە وەرە فریاد کەوێنی چی تیانەداوە. فریای چی کەوین؟ پورە مامان بە پوڕ گیرە کڵاو کرا سەرمان براڕۆ. ئەزە چی پێنیان مەستێم گێرە خوای یان چی کاغەزی چیان بۆ داناوێژنەکە. چییە؟ براڕۆ نووسراوە فیلمەکە خۆش بوو. فیلمێکی خۆمان بووین بە فیلمێک دەکە با تەلەفۆنێک بکەم یەک دەقا. ڕەبیعەکەی؟ وەرە ڕووی بابی ڕەبیع ڕاست بێسە وەختیەوەی بە بڵازێژەوە. بۆ پۆلیس. پۆلیسە کاکە فریاماکەم قڕ کراوە بە سەرمانە. ماڵەکەمان هەر هەمووی تاڵان کراوە. وەڵا کردویانین بە فلی